بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. يا ربنا لك الحمد ولك الشكر كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم إنا نعوذ بك من أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلمه. اللهم آمين وبه نستعين. شكاني بريزم براني بريز، السلام عليكم ورحمة الله وبركاته. لەوانەی شەشەممان لە خزمەتی کتێبێک خواناسی بەردەوامین گەشتینە لاپەڕە 44 بابەتی مەرجەکانی وەرگرتنی پەرستش یان عیبادەت. بۆ ئەوەی عیبادەتی ئێمە قبول بێت لە ڕاستیە دوو مەرجی سەرەکی هەیە. دوو مەرجی سەرەکی. تامان لە کتێبەکە بابەتی ئیمانەکەی پێشخستووە، من دوای ئەخەم ئەوە لە ضمنی ئیخلاص و متابعەکە لە ڕاستیە. مەرجی یەکەم بۆ وەرگرتنی عیبادەت، ئێمە هەرێکە لە ئێمە کە ڕۆژانە خەریکی پەرستش و عیبادەتین، ئیتر عیبادەتەکە چ شاعیری بێت، چ عیبادەتێکی مامەڵە بێت، دوعا بێت، هەرێکی لە عیبادەتەکان پێویستە ئەم عیبادەتە یەکەم چیتی مەرجێکی تابێت، مەرجی بۆ خوابوونی تابێت، واتە لە دڵەوە تو ئەم عیبادەتە بۆ خاتری خوا بکەی، نیەتت خوا بێت، نیەتت ڕەزامەندی خوا بێت، مەبەستت ئەوە بێ خوا لە خۆت ڕازیکەی لەم عیبادەتە بۆ خاتری خوا بێ. ئەمە مەرجی یەکەم. یعنی هاتنی جەنابتان بۆ ئەم دەرزە و ئەم وتنەوەی من بۆ ئەم دەرزە بەڕاستی ئەگەر چۆن بڵێ غەڵوغەشێک تەپوتۆزێک لەسەر مەبەستونێتەکەمان هەبێت زەرمەندی یەکەم خۆمانە. بۆ چونکە خاڵی یەکەم عیبادەتەکە کە ئێمە بە منێتی ئاوات و بڵێن بەنێتی ئەوەی کە پاداشمان دەستکەوێ عیبادەتمان کردەوە پاداشە لە دەستە دەین، ئەمە یەکەم. دووەم لە سەریشی محاسبە ئەکەین، چونکە ئێمە ئەمیشەمان کردووە بۆ خوامان نەکردو، هەر کارێکیش بۆ خوای نەکەی بێتە ڕیا، لەسەر ڕیاش ئینسان چییە؟ ئینسان شرکی بچووکە، سزا وەرەگرێ. بۆیە ئیخلاص یەکێکە لە چی؟ یەکێکە لە خاڵە گرنگەکان لە عیبادەتە. ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر ئەم ئیخلاصە زۆر ماندوو بوون، زۆر هەوڵیان داوە هەر کارێکم بۆ خوای گەورە بێت. و هەر ئەم ئیخلاصەش وا ئەکا ئینسان عەمەلێکی بچووک لای خوا گەورە بێت، و عەمەلێکی گەورە بەهۆی ئیخلاصێکی کەمەوە لای خوا بچووک بێت. نمونەیەک لە قورئان هەیە، نمونەیەکی جوانە، کاتێکا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ جەنگی ذات العسرە، بۆ جەنگی تەبوک ئەوە بوو، داوای لە موسڵمانان کردوتی فەرمووی کێ چی هەیە و چۆن ئەتوانێ بێت یارمەتیمان بدا بۆ ئەوەی جەیشێک دروستکەین و بچین بەرامبەر ڕۆمەکان بجەنگین بابێت. ئەڵێ خەڵکێکی زۆر هاتو، هەرێکێک بە ماڵەکە ئیمامی ئەبوبەکر بە تەواوی ماڵ و ئیمامی عومەر بە نیوەی ماڵی و ئیمامی عوسمان بە چەند هەزار حەیوان، وەڵحاڵ خەڵکێکی زۆری بەخشیان. خەڵکانێک هاتن داوایان لە پێغەمبەری خوا کرد صلی الله علیه وسلم، وتیان یا ڕەسوڵ الله ئێمە فەقیرین، هیچمان نییە، تۆ چی بکە؟ تۆ ئێمە چەکدارکە تا چی؟ تا ئێمە بین لەگەڵ تۆ ئەم جیهادە بکەین. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی والله قل لا أجد ما أحملكم، وتی والله فەرمی بەڕاستی من شتێکم نییە ئەوەی پێ چەکدار ناتوانم ئێوە تێرکەم و ئێوە چەکدارکەم و حەیوانتان پێ بدەم و چەکتان پێ بدەم تا لەگەڵمان نابێت. ئیتر ئەوە بۆ ئەوانی چیان کرد؟ گەڕانەوە بۆ ماڵیان، بەڵێ بۆ ماڵ خۆیان. بەڵام چۆن گەڕانەوە بۆ ماڵ خۆیان؟ تەفیض من الدمع حەزەنە، ئەفەرمێ ئەگریان، پێیان ناخۆش بوو کە چی؟ کە بەشداریان نەکرد لەم خێرە گەورە، لەم غەزایە، لەم جەنگا لە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چێ بۆ جەنگ، دوو مانگڕێ بەو گەرما، جەنگەکەی پێوتێ ذات العسرە، چونکە لە گەرمای ئۆکۆڵە لە گەرمای هاوی نابوو، لە مانگی 6 و 7 بوو. ئەو بوو کە چووە جەنگەکە و ڕۆمەکانیان وێرا شەڕ بکەن و وەڵحاڵ شەڕێک ڕووی نەدا، هاتنەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەفەرمێ کە هاتنەوە لە نیوەی ڕێگا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودەیەکی فەرمووی إن في المدينة أقواما، فەرمی بە دڵنیایی کۆمەڵێک خەڵکن ئێستا لە مەدینە، ما يقطعون واديا، فەرمی ئێوە دۆڵێکتان نەبڕیوە، شاخێکتان نەبڕیوە، چەندێ ماندوو بوون و بەهۆی ئەم هاتنتان بۆم جەنگە و گەڕانەوەتان خوای گەورە چەندێ پاداشتی بۆ نووسیون، فەرمی ئەو پاداشتەشی بۆ ئەوان نووسیون. فەرمیان چۆن یا ڕەسوڵ الله، ئێمە دوو دانەمانگە ئەو هەموو ئەزیەت و ئازار و ناڕەحەت و مەینەتەمان چەشتووە، چۆن ئەوان لە ماڵی خۆیانە بە ئیسراحەت دانیشتون ئاوان؟ فەرمووی ئەوان نێتیان بوو لەگەڵ ئێمە بێن بۆم جەنگە، وەلاکن حەبەسەهم العوزر،
بەڵام عوزرێ وای لێکردن نەتوانین بێن کە مادەم نێتی دڵیان بووە بۆکردنی ئەو کارە چاکە خوای گەورە کارە چاکەی بنووسین ئەمە گەورەی نێت بەڕاستی نێتت هەبێ بۆ کردەوەیەکی چاک ئەنجام بدەیت بەڕاستی نێتت هەبێ کارێکی چاک ئەنجام دەیت ئیلا خوای گەورە پاداشتی و کارە چاکەی بۆ نووسێت خوای گەورەش وەکو چۆن جیهازێک ئێستا من لە ناوچەوانمی ئەدەن پلەی گەرمی لەشی من ئەپێوێت بە پۆینتات ئەگەر جیهازەکە سنسیتیڤ یعنی ورتر بێ و دەقیقتر بێ پۆینتەکەی زیاتر لەوانەیە دووسێ خانە دوای پۆینتەکەش بخوێنێتەوە خوای گەورە عەلیمتر و خەبیرترە خۆی وشەی خەبیر یعنی چی عەلیمین ببەواطن الأمور یەکێ لەناوەکانی خوای گەورەیە زانایە بەچی بە نهێنیەکانی ناودڵ ئەزانێت تۆ لە دڵتە فعلەن بوارت هەبوایە ئەو کارە خێرەت ئەنجامەدا کە مادەم ئێستا ڕێگریەکەیە نایاڵێ ئەو نێتەی تۆ جێبەجێ بێ خوای گەورە بەڕەحمە و کارت بۆ نووسی کەواتە نێت خاڵ یەکەمی کردەوەیە وما ئومیڕوا إلا ليعبدوا الله چۆن مخلصین له الدین خوای گەورە فرمانی پێ نەکردوون ئیلا بەندایەتی خوا بکەین واتە خوا بە تاک ڕابگین چۆن بێ مخلصینە له الدین بە دڵسۆزی و لەبەر خاتری ئەو فاعبد الله مخلصا له الدين عبادت ئەکەی بکە بەڵام چۆن بە دڵسۆزی بۆ خوا ئەم بابەتە ئەسحابی زۆرمان لە فرۆشتکانی برایان ئەفەرمێ ئەسحاب هێندەی جیهادی فیزیکی جیهادی نەفسمانویە کردن کە کارێ بکەن بەشی نەفسی تیانە بێن نەفسیش تەبیعەتی وایە دایم بەشی خۆی داواکە وتار ئەدەی بەشی خۆی داواکە وەڵا کەسێکی قسە چاکە قسە خۆشە قسە زانە گوێ ئەگری بەشی خۆی داواکە کە من کەسێکم چاکم ئەوە نێ دێمە دەرزەوە ئەو نێ مەسەلەن تەلەبەی قورئانم تەلەبەی ئەوەم ئەزانن سێ کەسی یەکەم لە قیامەتە محاسەبەکرێن کێن رجل آتاه الله العلم خوای گەورە علمی پێداوە بەڵام علمەکەیشی صرف کردووە خوای گەورەمان پارێزی بەڵام بۆ خاتری خوای نەبوو بۆ خاتری ناوبانگ خوای گەورە پێ فەرمێت چیت کرد فەرمێ خوای ئەگەر خۆت بینیت دەرز بە دوای دەرزە علم بە دوای علمە خوای گەورەمان پارێزی بەو خەڵکەمە وت ژیانم لە خزمەتی ئەم دینەی توا بۆ فەرمێ درۆ ئەکەی کەذەبت درۆت کرد بۆ خوایە گیانە فەرمێ تۆ بۆ ئەوە پێت بۆ ئەوەی باز بکری دی باس کرای لە دنیا من عدلم لە دنیا باسییان کردی وتیان بەڕاستی مامۆستا زەید پیاوێکی زیرەکی خوێنەواری داعی دڵسۆزە ئەو پاداشەکەتە بڕۆتەوە جاری وایە تۆ جلبەرێکی شەرعی لەبەرەکەی بۆ لەبەری ناکەی ئەمە ئەرکێکی خوایی و واجبێکە لەسەرت بۆ لەبەرکەی باس کردی وەڵا فڵان کچ نیقاب و فڵان کچ حیجابێکی چاکە فڵان کچ ئاوایە بۆی باس کردی لێ باسەکری لێ قوڕ بەسەر پاداشەکەی ڕۆیتەوە خەڵکیە کەسێکی ترێنن خێری کردووە سەدەقەی زۆر دەستی دایم لە گیرفانیا بۆ خەڵکی دەست بڵاو بۆ خێر بەڵام بۆ خوای نەبوو خوای گەورە فەرمێ درۆت کرد ئەو کارت بۆ من نەبووە دێ بڕۆ بۆ کێت کردووە با پاداشکە لێ وەرگریت سێم دانە ئێنن چی بۆ جیادی کردووە لە پێناوی خوا ماندوو بووە بە هەموو جۆرەکانی جیاد ئەفرم بۆی پێتەڵێن پیاوێکی مجاهیدی ئازا و بە جەربەزە بوو بەتوانا بۆ چاو نەترس بووە و بۆ کردو تۆ خەڵکیش پێوتی کەواتە خوشکانی من برایانی من بەڕاستی ئینسان ئەبێ زۆر هەوڵ بدە ئەم بابەتە لە خۆیان یعنی بەردەوام جیهادی نەفسی خۆی بکات کە ئەوەی ئێڵێت بۆ خاتری خوا بێت ئەوەی ئەنجامی ئەدا بۆ خاتری خوا بێ و هەر کاتێک شەیطان کە بەردەوام ئەمەیشی شەیطانە پێی هەڵخلیسکاندی نێتی گۆڕیت تەوبە بکەی بگەڕێیتەوە پەشیمان بیتۆ خۆ ئەیگاتەوە بەس وریاش بین جاری وا هەیە شەیطان ئەمان خەڵەت تێنێ لەوەی کارێک ئەگەمانەوێ بیکەین بۆ خاتری خوا بیکەین ئەڵێ تۆم کارە بۆ ڕێیاکەینێکی تۆ تەوێت سەرپۆشەکە چاک و قایم بێت و حیجابەکەت نیقاب بێ و جوان بێ ئەو بۆ ڕیایە بڵێن کچی فڵان کەس نیقاب یا مەسەلەن فڵان کچ نیقاب یا فڵان گەنج مەسەلەن ئاوە نا بۆ ڕیایە مەیک ئەمە شەیطان ئەدخەڵەتێنێ و یابە ئەمە خۆی بۆ خۆی ئەمە شیرکە ئەمەش گوناحە چونکە تۆ بە قسەی شەیطانە کرد نەخێر ئینسان خۆی باشە ناسێ هیچ کەسێ نییە خۆی بەقەدر خۆی باشتر بناسی هەموومان خۆمان یعنی تۆ ظاهری من ئەبینیت لەوانێ بڕێنی هەنی منیش بزانم من ظاهری تۆ ئەبینم لەوانێ بڕێنی هەنی بزانم بەڵام من خۆم ظاهر و باتنی خۆم باشە ناسم
دەیتر وریابین شەیتان لەو بابەتەیشا نەمان خەڵەتێنی بەڵێ کاکە تۆ ئەمیشەت کرد ئەمە مادەم بۆ خۆی ناکەیت ئەم دەرزاڵی تۆ بۆ خۆی ناڵێت و بڵێ مامۆستا زیرەکە دەیمێڵێرەوە کورە ئێڵێمەوە نعلەتی سێت وەکم شەیتان ڕوونە ئەم خاڵێکی تر لە مەرجی قبوڵی عیبادەت چییە؟ بڕەوەڵا کاک دیارگی دوو پەرداخەون بێ خێر بێت مەرجی قبوڵی عیبادەت چییە؟ ئەوەیە ئەم عیبادەتە بەو شێوە بکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هێناوێت خوای گەورە فەرمێ چی؟ وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا بابەتی ئەو کردەوانەی کە هەر ئینسان هەر عیبادەتی ئەنجامە دات کە متابعەی تیابێ وتوتێ متابعە یعنی چی؟ یعنی بەو شێوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوێتی عیبادەت بابەتێکی تەوقیفیە خوشکانی برایانیم یعنی چی؟ یعنی تۆ ناتوانانی دەستکەیتە گیرفان تا بڵێ من نوێژی بەیانی سێ ڕکات ئەکەم من ئێستا هەموو ڕۆژێک سەعات دەی بەیانی دەجار لا ئیلاهە ئیلا الله ئەکەم من نوێژی مەغریب لە کاتی مەغریبا ناکەم لە کاتی عەسرایی کە مەسەڵەن نا بابەتی عیبادەت بابەتێکی تەوقیفیە تەوقیف یعنی چی؟ یعنی شەرع خوا شارع کە شارع کێیە؟ ئەڵڵایە جەل جەلالوه یان پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بواسطەی ئەڵڵا ئەم دوانە شارعن کاتەکەی گوێ بگرن شوێنەکەی عەدەدەکەی هەیئاتەکەی کەیفێتەکەی خودا دیاریەکە یعنی من ناتوانم کاتێک دیاریکەم بۆ عیبادەت لە خۆم شوێنێ دیاریکەم بۆ عیبادەت لە خۆم ژمارەیە دیاریکەم بۆ عیبادەت مەسەلەن زیکرەکان دەجار لا ئیلاهە ئیلا الله بکەم دوای نوێژ دەجار ئێستا من دوای نوێژ ناتوانم هەموو دوای نوێژێک مەسەلەن 100 جار ئەستەغفیرڵڵاه بکەم ئەمە بکەمە چی؟ ئەمە بکەمە شتێکی بەردەوام لە ژیانمە خۆ ئەستەغفیرڵڵاه چاکە بۆ ناتوانم چونکە دیاریکردنی ئەم جۆرە زیکرە لە دوای ئەم عیبادەتەوە ئەبێ بابەتێکی کە عەدەدەکەی دیاری ئەەکەی و شوێنەکەی و کاتەکەی دیاری ئەەکەی کە دوای نوێژە و عەدەدەکە سەدانەیە ئەبێ بە چی بێ؟ ئەبێ بە ئایەت و حەدیث بێ تەوقیفیە ئەبێ لە خۆتەوە ناتوانێ ئەمە بکەیت کەیفێتی نوێژ ناتوانین لە خۆتەوە کەیفێتی عیبادەتێ دیاری بکەیت نوێژ ئەبێ ڕوو لە قیبلە بێ دەستت گرتە بێ ڕکوع وا بێ سجود وا بێ ناتوانین سجودەکە تۆ لەسەر مەسەلەن حەو ناو شوێن نەبێت ڕوونە هەر عیبادەتێک کەیفێتەکە دیاری کرد ئەبێ کەیفێتەکەشت بە پێی ئایەت و حەدیث بێ ئەمە پێوتێ متابعە ئەی ئەگەر من عیبادەتێکم هێنا کاتەکەی خۆم دیاریم کرد شوێنەکەی خۆم دیاریم کرد عەدەدەکانی خۆم دیاریم کرد هەیئات و ئەرکان و کەیفێتی خۆم دیاریم کرد ئەوە پێوتێ من عەمل عەمەلا لەیس عەلەیه ئەمڕنا فەهوە ڕەد ئەوە پێوتێ بیدعە و ڕەد دەکرێتەوە بۆیە لە بابەتی عیبادەتا تۆ بێ داوای چی بکەی دایم لە بەرامبەر ئەوەی ئیستیدلالی گڵێ کاکە بەڵگە چییە ئەم عیبادەتە بەم شێوە ئەنجام دەدەیت ڕوونە ئەگەر بەڵگەی بوو بە بەڵگە چ تەعەم بەکەڵێ بەڵگە چی بەڵگە چیە یا قورئانە یا حەدیثە یا ئیجماع یا قیاسە ئیتر دانابەزینە خوارەوە بۆ مرا بابەت ئیستیحسان و ئیستصحاب و ئەم بابەتانی تر لەم چوار مەرجە لەم چوار مەصدەرە بڵێن قورئان و سونەت و ئیجماع و قیاس بەڵگەی بوو باش کێشەیەکمان بەڵگەت نەبوو ئەو کارە پێوتێ بیدعە پێوتێ چی؟ متابعە نەبوو دەی ئێمەش بەڕاستی دینداری ئەبێ بەو شێوە بکەین کە ئێمە تەبعاً ئەبێ کە لە خواوە هاتووە ئەی خۆ لە خوایشەوە هاتووە یعنی چی؟ یعنی قورئان خۆ قورئان هەموو شتێکی بۆ ئێمە ڕوون نەکردو خۆ قورئان کتێبێک نییە 6,000 ئایەتە قورئان 6,200 ئەوە ئایەتە مەسەلەن هەمووی بۆ من تۆ ڕوون نەکردوێتەوە کەواتە چی؟ ئەبێ بگەڕێنەوە بۆ سونەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم عیبادەتانەی چۆن ڕوون کردووەتەوە یعنی چۆن تەفسیلی داوە مجمەلە تەفسیلەکەی چۆنە ئەمە یەکەم دووەم چ عیبادەتێکیش هەر هەیئەت و ئەرکانەکەیشی چۆن بۆ ئێمە ئەگەر زیادەیەکی زیاد کرد بێت چۆنە ئەو شێوە ئەیکەی لە غەیری ئەوە هەر عیبادەتێکت کرد ئەوە چییە؟ ئەوە متابعە نییە متابعەش نەبوو وەرگیراو نییە نەک وەرگیراو نییە باوکو محاسەبەیشی لەسەرەکەی بۆ چونکە لە قورئانە ئێمە داواکراوە چی بکەین؟ داواکراوە شوێنی ئەم پێغەمبەرە بکەوین قل إن كنتم تحبون الله فاتبعوني شوێنی ئەو پێغەمبەرە بکەوین دەکاتێک کە تۆ شوێنی پێغەمبەر ناکەویت و بە ئارەزوی خۆت عیبادەت ئەکەی ئەوە تۆ دایەنراوی دینێکی تازەی بۆ خۆت یان جاری وایە شتێک
عیبادەتێک لەوانەیە بە حەزی تۆ نەخوا بە ئارەزووی تۆ نەخوا تاقەتت لێ نییە ئەچی هەیئەتەکەی ئەگۆڕی ئەرکانەکەی ئەگۆڕی بەبێ بەڵگە ئەوە پێوتێ بیدعە و وەرگیراو نییە ئەم دوو مەرجن بۆ ئەوەی تۆ عیبادەتێکت ئەنجامدا قبوڵ ڕوون بوو یەکەم چی یەکەم بەو شێوە بێت یەکەم بۆ خوای بکەیت لەبەر خاتری خوا بێ دووەم بەو شێوە بێ شەرع لێ داواکە خوای گەورە و پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم لێ داواکە لەم دوو مەرجە هەر کامیان کەمی کرد عیبادەتەکەت قبوڵ نییە وەرگیراو نییە ڕوونە برایان باش زیاتر لەسەری ناڕۆ طبعا ئەم خاڵێکی داناوە بە ناوی ئەلئیمان لە ڕاستیای ئیتر ئەم دوو مەرجە تیابوو یعنی تۆ ئیمانت هەیە عیبادەت بەم نەڵێم عیبادەت کردەوەی چاک کاتێک لای خوای گەورە وەرگیراوە ئیمانی لەگەڵا بێ کاتێ پاداش دراوەیە ئیمانی لەگەڵا بێ ئەگەر پڕی ئەم ژوورە ئاڵتوونت هەبێ بەسەر فەقیر و هەژاری ببەخشی بەقەدەر ئەو شاخی زمناکۆ و بەرانانە ئاڵتوونن هەبێت بەسەر فەقیر و هەژارە ببەخشی لەبەر خاتری خوانەیەکەی معقولە بە عەقڵی کەسە ئاچێت تۆ لە قیامەتە داوا لە خوا بکەی پاداش بداتەوە نەخێر چونکە تۆ بۆ خوا لە خاتری خوا نەکردووە ڕوونیان ڕوون نییە کاتێککە تۆ نەهاتوتە ناو بازنەی ئیمان ئەم کارت بۆ خاتری خوانێ چاوەڕێی پاداش نابێت لە خوا بکەی کەواتە قبوڵی عەمەل پاداش بە کردەوەی چاک لە قیامەتە وابەستەی ئیمانە ئەگەر ئیمانەکە نەبوو خوای گەورە فەرمێ چی مەثل الذين كفروا بربهم نمونەی ئەو کەسەی کافرە بەخوا ئەعمالهم کردەوەکانی وەکو چی وایە كرماد اشتدت به الريح في يوم عاصف لا يقدرون مما كسبوا على شيء ئەڵێ وەکو چی وایە وەکو خۆڵەمێشێک وایە ڕەمادێک کە ڕەشەبایەکی سەخت لێدا لە ڕۆژێکی گەردەلوولدا ئەو خۆڵەمێشە ئابا و هەر ئەسەریشی نایەڵێ ئەمە عەدلە بەڵێ عەدلە بۆ عەدلە چۆن کابرا هەموو ژیانی لە خزمەتی خەڵکا بەسەرف کردووە بۆ خوا لە قیامەتە پاداش ناداتۆ چونکە بۆ خۆی نەکرد چونکە داخلی بازنەی ئیمان نەبووە کە داخلی بازنەی ئیمان نەبوویت کردەوەت لە قیامەتە پاداشتی نییە بەڵام خوای گەورە عادلە لە دنیادا ئەو کەسانی کە ئەهلی خێرن ئەهلی چاکن خوای گەورە ناویان بەرزەکاتۆ ناوبانگیان بەرزەکاتۆ ئەیان پارێزێ لە موسیبەت و بەڵا خێر و بێری دنیا بەسەریانە ئەبارێنێ یعنی ئیلا پاداشتی دنیان پێدا تێبینی بکەن ئەو کەسانەی کە کاک دکتۆر عومەر عەلی هەیە پێیەکە ئێستا لە بواری دکتۆرینی دەرونی ئەمانە ئیشەکە نمونەیەکە نازانم گەلێ لە باسم کرد دووبارە هەر دووبارەیەکەم شوێنی تریشەوە باشتر ئەڵێ لەو کەسانی نەخۆشی دەرونیان هەیە ئەڵێ بچۆ خێر بکە خێر چاکە بکە سەدەقە بکە یعنی بچۆ فەقیرە ببینە پارەی بدەرێ ئەم پارەدانە بێتە هۆی ئەوەی تۆ ئەم نەخۆشیە دەرونیت شیفای بۆ بێ دیلەوانەی ئەو کەسانی کە مەسەلەن بە ملیارها دۆلار ئەبەخشن مەسەلەن ئەو خەڵکانی کە لە ئەوروپا و ڕۆژ ئاوا بەخشندن ئەو ئاسوودەیە خوای گەورە دنیا و ئاسوودەیان پێدا بەڵام بۆ قیامەت لەبەرەوە بازنە ئیمانەکە نییە سوودی نییە ئەو نەکافی جۆرەکانی عیبادەت ئایا عیبادەت کە من بە جەنابتان ئەڵێم کاکە تۆ بچۆ خەریکی بەندایەتی بە تەنها شەعائیرە نەخێر لە ڕاستیە من وا ئەزانم ئەمە وەکو چۆن بڵێ بە مەبەست بە ئەنقەست وا لە من و تۆ کراوە عیبادەت تەست کراوەتەوە لە کۆمەڵێ بابەتی شەعائیرە و فەقط واتە ئێستا من ئەگەر کەسێکی ئاهلی مزگەوت و نوێژ خوێن بم کەسێکی ڕۆژ و گر بم کەسێکم ئاهلی حەج و عومرە بم یا ئاهلی زەکاتدان و سەدەقە بم ئەڵێنە پیاوەکی عابدم بەڵام ئەگەر من لە بازارە لە مامەڵەما بەو شێوەیە بێ کە ئیسلام لێم داواکات واتە رحم الله عبدا سمحا إذا باع وإذا اشترى وإذا اقتضى ئەفەرمێ ڕەحمەتی خوا لەو کەسەی لێبوردنی هەیە کاتێکە ئەبەخشێ کاتێکە بڵێن ئەفرۆشیە کاتێکە ئەکڕێ کاتێک قەرز ئەدا کاتێک قەرز وەرەگرێ ئەمە خۆی عیبادەتە ئەمە عیبادەتە ئێستا من قەرزێ بە کەسێ بدەم چاوەڕوانی بکەم لەسەری ئەو قەرزەی لەسەر سووک کەم یا چاوەڕوانی کەم زەمەنەکەی بۆ درێژکەمەوە
ئەمە عیبادەتە کاتێکا من دراوسەیەکمەیە ئەم دراوسەیەم لە ناڕەحەتی من بێوەیە من ناڕەحەت نیم بۆی پێغەمبەرگان فەرمی چی فەرمیان ئافرەتێکمان هەیە یەصوم و صائم بڵێن بە ڕۆژ بە ڕۆژە و بە شەو نوێژەکە بەڵام وهیە تؤذی جارەه بەڵام ئەم ئافرەتە زیانی هەیە بۆ دراوسەکانی عەزیەتی دراوسەکانیدا فەرمی فەهیە فی النار بۆ چونکە ئێمە ئەم ئافرەتە ڕاستە لە دروشمەکانە لە عیبادەتە دروشمیەکانە شاعیرەکانە بردوێتیوە بەڵام لە عیبادەتی طبعاً عیبادەت دوو جۆرە جۆرێکیان ئاستوونیە جۆرێکیان ئاسۆیە عیبادەتی ستونی بینی خۆت و خۆیە کە شعائرە نوێژە ڕۆژووە زەکاتە حەج عیبادەتی ئاسۆیی بینی خۆت و خەڵقی خوایە بەندەکانی خوایە کە ئەمە زۆر فراوانە کە خۆی لە ئەخلاقیاتە ئابینێتەوە ئیتر لە بوهتان لە غەیبەت لە مامەڵەی دروست لە مامەڵەکردن لە دراوسێتی لە خێزانداری لە هاوڕێیەتی لە گەورە بچووکی ئیتر زۆر فراوانە ئیسلام ئەمەیشان زۆر گرنگە لەگەڵ ئەمە یعنی چەندێ ستونیەکە گرنگە ئەوەندەش ئاسۆیەکە گرنگە فەرمودەکە نافەرمی ئەتەدرونە من المفلیس بیستوتانە فەرموودە کێ مفلیسە فەرمیان وەڵای مفلیس دائمە بێ دینار و بێ دەرهەمە فەرمی نە مفلیس ئەو کەسەیە نوێژ ڕۆژ و زەکات حەجی هەیە یعنی پەیوەندی ئاسۆیەکەی ستونیەکەی بەهێزە ئەمما پەیوەندی ئاسۆیەکەی فەشەتەمە هذا وەئەکەلە مالە هذا و ئەماڵی ئەمی خواردووە جنێوی ئەوی داوە ئەم عەزیەتی خواردووە بەدەستیان کاک محەممەد ئەو دەی ئەفەرمی هەر کەسێ دێ لە قیامەتا حەقی خۆی لێسێنێت خوایەکیان ئەم کەسە جنێوی پێداوم پاداش مەوێت چۆن بڵێ حەقی خۆم مەوێت لەسەری تا ئەڵێ چی تا ئەفەرمێت چاکەی پێوە نامێنە کابرا اینجا بە سەرایبەن بۆ جەهەنەم کەواتە چی کەواتە عیبادەتی هەر تۆ تێبینی بکەن سێرەکەن ئەمە هەرێکی لە حکمەتی عیبادەتیشە ئەوش تێکەڵی بابەتەکە تێکەڵەکەم حکمەتی عیبادەت چییە حکمەتی عیبادەت خاڵی یەکەم کە لێرە تقریبا نێنووسیوە خاڵی یەکەم بۆ ئاسوودەیی بەندەیە چونکە مرۆڤ بێ عیبادەت ناژی هیرۆدۆت باسمان کرد لە ئیلحادە ئەڵێ زۆر شارم بینیوە بێ شورا بووە بێ مەدرسە بووە بێ نازانم چی بووە بەڵام ئەڵێ شارم نەبینوە بێ پەرستگا بوو بێت مرۆڤ بێ پەرستش ناژی فیترەتە کەواتە کاتێکە تۆ ئەم عیبادەتانە ئەنجام ئەدەی چیت بۆ دێ ئاسوودەی ڕۆحت بۆ دێ کەواتە حیکمەتی یەکەم لە عیبادەتە ئاسوودەی ڕۆحە عیبادەتەکە ئەگەر پەرستنی گایەکیش بێت پەرستنی بەردێکیش بێت اینجا خۆ ئەگەر پەرستنی ئەڵڵا بێت و بەو جۆرێکە خوا هەیە بیناسیت ئەوە زۆر چێژی لێبینی لە عیبادەتەکە ڕوونە یعنی ئەمە حکمەتی گەورەی عیبادەت ئەمە خاڵێکم خاڵی دووەمی حکمەتی عیبادەت هو إصلاح ما بين الناس يعني كاتك من نوێژ ئەکەم إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر كاتك من ڕۆژوو ئەکەم من حەج ئەکەم فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج كاتك من ڕۆژوو ئەگرم ئەفەرمێ ڕۆژوو ئەبێ دەمت پاک بێ قسە بەم نەڵێ جنێو بەو نەڵێ عەزەتی ئەو نەدەی ئەگەر ئەمە بکەی خوای گەورە چی داوە لەو برسێتی و چی نەتووی تۆ ئەمەش حکمەتی عیبادەتە واتە چی واتە بەینی خەڵکی چاکەکە حکمەتێکی گەورەیە اینجا حکمەتی دووەمی عیبادەت ئەوەیە کە ئینسان خوای گەورە من و تۆی پێتاقی ئەکاتەوە تا لە قیامەتا عوزرمان نەبێ بەرامبەر خۆ یعنی چی کاتێکە ئێمە چینە قیامەت و خوای گەورە ئەفەرمێ ئەی فڵانی کوڕی فڵان تۆ حەقی جەهەنمی تۆ ئەگەر خوای گەورە لە دنیا دروستی نەکردی تو عیبادەتی لەسەر واجب نەکردی بیت و تۆ عیبادەتەکانە ئەنجام نەداوە خوای گەورە بۆ من حەقی جەهەنەمە تۆ چیت لە من داوات کردووە من ئەنجام نەدابی خوای گەورە فەرمێ عیبادەتی شەعائیریم لێ داوا کردی عیبادەتە ئاسۆیەکەم لێ داوا کردی نەتکرد ئێستا حەقی چیتە تۆ فاعترفوا بذنبهم اینجا ئەڵێ خوای گەورە وەڵایی دانەنە بە تاوانەکانمان فسحقا لأصحاب السعير قالوا لو كنا نسمع أو نعقل أجاب ما بيستاهل أو يتولي ما دعوة أكيد ليه تبغى يستاهل ما كنا في أصحاب السعير نابون أهل الجنة هذا خوي دان بتشي أنا خشكاني ملاني من الله من أو عبادتي تولي الدعوة كرد من أنجامنا ده بيحكي جهنم يعني إقامة حجة ما لسلك عبادتي كتير حكمة ثانية أمين إقامة حجة خوي لسل بنده أجر خوي يقول عبادتي لسل تشبيه نبي بالله تشبيه بالله تمثيل سجنابتنا
ئێمە ئەرکێکی بەسیطمان لەسەر جنابتان هەیە ئەڵێن کاتێک ئەو ڤیدیۆ دانرا مەسەن سەیری کەن غیابوویت مەسەن تەماشای ڤیدیۆکە بکەرەوە باڵە کتێبەکە بخوێنەوە پێشەوەی دێ بۆ ئێرە ئەگەر من ئەم ئەرکە بەسەر توادانەنێم ناتوانم محاسەبەشی لەسەر ئەنجام نەداینەکە ئێستا من بەوتومە ئەو کەسەی کە دێتە ئێرە و حاضر ئەبێ لەم دەرزەیە پێویست ناکە تەماشای ڤیدیۆکە بکاتەوە ئەی ئەشێ من دوایێ محاسەبەت بکەم بڵێم کاکە مەسەلەن مامۆسای میرکە بۆچی تەماشای ڤیدیۆکە نەکرد ئەڵێ مامۆسای گیان تۆ ئەمەت نەکرد لە ئەرک لەسەر من بتکردایەتە ئەرکتا من جێبەجێم کرا ئێستا تۆ کە هەر سزایەکم لەسەر ئەنجام نەدانی ئەم ئەرکە بەسەرا جێبەجێەکەی نادادپەروەری واقعاً شوایە بەڵام کاتێکا کە تۆ عیبادەتەکە دائەنێ و ئەیکەی بە مەرج بلا تەشبیه وبلا تەمثیل ولله المثل الأعلى لەو کاتە ئەنجامی نادەی حکمەتی گەورەی عیبادەت ڕوونە یعنی بۆ تاقیکردنەوەی من و تۆیە بۆ نەهێڵانی عوزرە بەرامبەر خوا عوزرمان بەرامبەر خوا نییە بێنەوە سەر چی بێنەوە سەر بابەتێکی خۆمان کەواتە عیبادەت جگە لە شەعائیر پەیوەندی چی پەیوەندی ئینسانەکانیش ئەوش بابەتێکی ترە خاڵێکی تر ئەم جارێک تر ئەم پەیوەندی قەرەباڵخە زۆر قەرەباڵخە و پێویست ناکە باسی کرد خاڵێک تر لە عیبادەت ئەڵێ دوعاکردن یەکێکی تر لە عیبادەتەکان طبعا دوعا داواکردن ئێمە ئەشێ لە دوای داهاتووشە بێتە ڕێمان بەڵام سە بەسەر عیباسی یەکەم چ جۆرە داواکردنێک دروست نییە ئەم جۆرە داواکردنە دروست نییە خوشکان گوێ لە بەرەی خۆتان بگرە برایە ئەو کەسەی تۆلی داوا ئەەکەی ئەبێت حاضر بێ قادر بێ ئەگەر ئەو کەسە ئەو دوو مەرجەی تیابوو داواکردنەکەی تۆ دروستە لێی داوا بکە واتە ئەو شتەی تۆلی ئەو کەسەی داوای ئەەکەی ئێستا من دەڵێم ئادەی کاک دیار مەسەن ئەو کتێبەم پێ بدە کاک دیار حاضرە وە قادریشە کتێبەکەم پێ بدات ئەمە دروستە ئەم داواکردن باش ئەگەر ئەو کەسەی تۆی داوای لێ ئەەکەی حاضرە بەڵام قادر نییە ئێستا من دەڵێم ئادەی کاک مامۆسای میرکۆی گیان داوای بەرەکەتی لێ ئەەکەم لە ماڵما بەرەکەت داوای شیفا لێ ئەەکەم بۆم نەخۆشیێم داوای سوودی لێ ئەەکەم سوودێکیم پێ بگەێنی کە لە دەسڵاتی توانێ چونکە سوود و زیان لای خوایە قل إني لا أملك لنفسي ضرا ولا نفعا ولا ضرا قل إني لن يجيرني من الله أحد ولن أجد من دونه ملتحدا أي محمد بيان بڵێ من بۆ نفسی خۆم سوود و قازاج ناتوانم بەدەست بێنم ئیجاد خۆ بە تۆ توانم کەواتە ئەو کەسەی تۆ داوای شتێکی لێ ئەەکەی حاضرە بەڵام کە ناتوانێ شتەکەت بۆ بکات چونکە ئەو ئیشی ئەو نییە ئەو داواکردنە شیرکە نابێت خۆ ئەگەر کەسەکە توانای بوو بەڵام حاضر نەبوو هەر نابێ داواکردنە بکەی بۆ چونکە کەسێک کە حاضر نەبێ و ئامادە نەبێ نابیسێ داواکەی تۆ نابیسێ ئاگای لە داواکەی تۆ نیە ئیتر تۆ قیاسکە ئەو داروبەردە ئینسان هاواری لێەکە نە حاضرن نە قادرن یا کەسەکە حاضرە ئیتر بە ناوی سەیدە شێخە هەر ناوێک لە خۆی ناوە ناوینەوە نازانم حاضرە بەڵام چییە قادر نیە ناتوانێت وچۆ بۆ بکە ئەم داواکردنە چییە دروست نییە بکەیت کەواتە داواکردن لە غەیری خوا ئەبێ ئەو دوو مەرجەی تیابێ ئەم قسە ئەگەی زۆر موهیمە ها ئەو دوو مەرجە گرنگە ئەی تۆ بۆ لە خوا داواکەی ئەو دوو مەرجەی تایە بەڵێ چونکە خوا هەمیشە حاضرە وهو معكم أينما كنتم ما يكون من نجوى ثلاثة إلا هو رابعهم ولا خمسة إلا هو سادسهم ولا أدنى من ذلك ولا أكثر إلا هو معكم أينما ما كانوا باش خدمه دون نجوى يعني شباب كان خوا سيمتانا جل جلاله ببنا بينج خوا بينجمتانا كم تلا دون نفر هر خوا قداره زورتر هر خوا قداره كواتا خوا هميشه حاضره وخواي قوله جل جلاله وهو على كل شيء قدير خواي قولش قديرة همين شيء أتواني كوات تواوي داوا كانت روكر خوا وإذا سألك عبادي عني قل بينك عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان ولاني أو كسأدمو كدوام ليكات أما يجيب المضطر إذا دعاه أو كي والله كسيكي مضطر يعني كسيكي يتفشون بلي دا ما أبوه جيرو دي دسي قرفتيكا كاريكي بو بدس نايد باريكي لار بو بوي راس نابيتو أم كسي لكي أتواني أم بار لاري بو راس كاتو جغل أخوة جل جلاله كي والله أداتو قل من ينجيكم في ظلمات البر والبحر
ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ ئەوەی کێ وەڵامتان ئەداتۆ لە تاریکایەکانی بەڕ و بەحر الله جل جلاله کەواتە تۆ ئەبێ چی بکەی تەواوی داواکردنەکەت ڕووکەیتە کێ خوا لە غەیری خوا جگە لە ئەو دوو مەرجە نابێت داوا لە کەس بکەی کە ئەسڵەن ئەفەرمێ ئەسحاب شکان برایان سەری کرد ئەفەرمێ ئەسحاب بۆ ئەوەی ئەم داواکردنە زۆر کەم بکەن جاری وا بووە لەسەر ئەسپەکەی ئەمەی کە ئەدا لە ئەسپ پێڵەن قامچیەکەی کەوتووەتە خوارۆ بە کەسێکی نەوتو ئەو قامچیەم بدەرێ خۆی دابەزی و قامچیەکە هەڵگرتووە بۆ چونکە دائیمەن داواکردن زەلیلەیەکی تایە دائیمەن وایە کە تۆ داوای شتێ لە کەسی ئەەکەیت زەلیلەیەکی تایە دەی زەلیلیش وتمان مەرجی عیبادەت ئەبێ ملکەچی تیا بێ ئەمە بەس بۆ کێ بەس بۆ خۆی گەورە تۆ چی بکەی تۆ ئەنجامی بدەیت ئەمە داواکردن جۆرێکە لە عیبادەت جۆرێکتر لە عیبادەت ئەڵێ چی الانقياد والإذعان الديني لما شرع الله من الأحكام واتا گردن کەچی و گوێڕایاڵی ئاینی بۆ حکم و فەرمانی خوا ئەما تقریبا لە حاکمیەتا باس کرد خوشکانی من برایانی بەشێکە لە عیبادەت ملکەج بوون بەشێکە لە عیبادەت حەڵاڵ بە حەڵاڵ زانین حرام بە حرام زانین بەشێکە لە عیبادەت شوێنکەوتنی حەڵاڵ دوورکەوتنەوە لە حرام بەشێکە لە عیبادەت قبولکردنی بکەومەکەی خوا یعنی نەهی و ئەمر و نەهی خوا و دوورکەوتنەوە لە ئەمر و نەهی غەیری خوا ئیتر من لە حاکمیەتە باسمان کرد زۆر لەسەری ناڕۆم بێنە سەر چی لەم کاتەکەمەی مامانە تاقەتان هەیە صلواتی لێدە اللهم صل على محمد وعلى محمد ئەفەرمێ لا إله إلا الله ناونیشانێک تاپەرستی خوشکانی من لا إله إلا الله يعني چی لا إله إلا الله بيوتي كلمة توحيد لا إله إلا الله كلمة توحيد يعني خوابيك ناسين فمديك معنيه الله موسى عليه السلام داوي لخواي قولك فرمي خواي جان كلمة كنفير بك بيليم قورة بيت پاداشتی زۆر بێ لای تۆ زۆر خۆشەویست بێ وەرگیراو بێ ئەفەرمی خوای گەورە فەرمووی ئەی موسا بڵێ لا إله إلا الله ئەی موسا عەلەیهی سەلام خوای گیان خۆ هەموو کەسێژێتی هەموو کەسێم کەلیمە ئەڵێ من کەلیمەیە ئەڵێم جاجا بێ یعنی گەورە بێ مهم بێت خوای گەورە پێی فەرموو ئەمە حەدیسەکە قودسیە پێی فەرموو بڵێ لا إله إلا الله لا إله إلا الله هەر کەسێ بە لا إله إلا الله بێتەوە بۆ لای من سەرکەوتووە لە ڕوای ترا ئەفەرمێ ئەگەر ڕواتە غەڵەت نەڵێم ئەفەرمێ بە قورسایی ئاسمانەکان و زەوی ئەگەر ڕواتە غەڵەت نەڵێم ئەفەرمێ تاوانی هەبێ بە لا إله إلا الله بێتەوە لای من بە قورسایی ئاسمانەکان و زەوی لێی خۆشە بم فەرمێ لا إله إلا الله زۆر گەورەیە با هەموو خەڵک بێڵێ ئەفەرمێ چی أفضل ما قلته أنا والنبيون قبلي لا إله إلا الله باشترين شتيك منو پیغمبرانی پێشی منیشتوانە لا إله إلا الله بۆ چونکە لا إله إلا الله كلمة توحيد نفي إثبات يعني چی لا إله إلا الله كتولي لا إله إله شيء نكريش لسياق نفيات تفيد العموم وهذا هر كلمة عربي نكره بو كوت السياق نفي كلاقية لا ينافي الجنس طبعا يعني جنسيك إله نية خوايك نية بحق لا معبود بحق پرستراوی نییە بەڕاستی بپەرسترێ نییە تەواو بۆستین لەسەر ئەم قسە ئەمە چی بوو ئەمە خوای گەورە نەفی تەواوی خوای کرد نەفی تەواوی ئیلاهی کرد هیچ ئیلاهێک نییە بە حەق بپەرسترێ ئیثباتی کرد إلا الله جگە لە خوا جەل جەلاله بۆیە وشەی لا إله إلا الله پێوتێکی نەفی و ئیثبات بۆ تەوکیدە لەوایەتی بۆ تەوکید من ئەڵێم چی ئێوارە کەستان لە ماڵی ئێمە داعوەت نین جگە لە مامۆسای میرکو خۆ ئەمتوانی بڵێ مامۆسای میرکو ئێوارە لە ماڵ ئێمە داعوەتی بەڵام کاتێکە نەفی داعوەتی ئێوەم کرد و ئیثباتی ئەوم کرد ئەمە لێرا بۆ چیە بۆ تەوکیدە جملەکە جملەیەکی چییە مؤەکەدەیە ڕوونە کەواتە چی خوای گەورە فەرمێ چی شەهید الله خوای گەورە شایەتیەدا أنه لا إله إلا هو هیچ پەرستراوێ نییە بە حەق ئەم وشەی بە حەقە تێبینی بکە خوشکانی من
لا إله يعني لا معبود بحق. أما معبود زورة هزاران معبود هي. أفرأيت من اتخذ إلهه هواه. معبود زورة، طواغيت زورة، بلام چی؟ بلام أمانة معبودي بحق نين. جگە معبودي بحق كيه الله جل جلاله. شهد الله أنه لا إله إلا هو. إيه هل الله جل جلاله. لا والملائكة ملائكة كان شاتي أذن. إيه هل أنا وأولو العلم أو أنا خاوني علما بو يخوي يقول فرمتي فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك. أو أنا خاوني علما قائما بالقسط. أو أنا كدادقرن هلا صنبك دادقري كواتا أو كساني كدادقرن قائما بالقسط شاتيدا كتشيا كجقل الله جل جلاله هيش خوايا كيتر تشيا هيش خوايا كيتر نية. تيبينيش بكان وشي لا إله إلا الله كاتك تلفظي أكي لو كان ناجوله لا إله إلا الله همي لشيء لجوفاية يعني لا وكو بيلا للصناعي علاية عزمان بركوية كي بردو دانا كي سروتا كي لا إله إلا الله. بلى مرجي قبول لا إله إلا الله آية أما كما كنت يقسم إن شاء الله أمان لدرجاته باسكم مسريعي آية كسر وتي لا إله إلا الله. طبعا لا إله إلا الله بتنها دروسنية معقولة معلوم جنابتنا بتشي لغلابه محمد رسول الله لغلابه شنك لا إله إلا الله بابي محمد رسول الله أو كسبر وبهش نعم. أنا أخو نصارى بابلين أجر أواني موحدا يهود جولك أواني كموحدا لو أنا أبغى لا إله إلا الله طبعا بديني خويا نعم. فيقول فرميت شيء أبيك لا إله إلا الله أو لا إله إلا الله إسا شيء اللي دعواك كوتا فيام محمد رسول الله أبي وشهادتش بدي أجر شهادت بمحمد رسول الله هنا أو لا إله إلا الله قبولني أنا قصيك دواي سري أخوي خالد دوم أجر لا إله إلا الله بس لدلابو نخرة سر زبان آية أما لا إخوة قبوله أما لا إخوة جورة سودي بو إنسانة كنية أقل لا إله إلا الله خرايا سر زبان بلام كردوي بينا كراوة كدوي باسي أكين آية لا إخوة جورة والجراوة واتا كسيك بشواية خزمتي بيغنبري إخوة صلى الله عليه وسلم يوتا يا رسول الله أشهد أن لا إله إلا الله وأنك محمد رسول الله چی؟ بدل باورم هەیە کە هیچ خوایە بەحەق نییە جگە لە ئەڵڵا و تۆش پێغەمبەری خوایت. تەواو من ئەڕۆم نە نوێژ ئەکەم نە ڕۆژوو ئەکرم نە زەکات دەدەم نە جیاد دەکەم نە چاکی دایک و باوک ئەکەم نە زینا ئەکەم درۆ ئەکەم دزی ئەکەم لە مامەڵە مافێڵ ئەکەم چی ئایا ئەم لا ئیلا ئەم شایەتمانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێ قبوڵە کرد؟ بێگومان نەخێر. ئایا تەنها بە ئەمە ئەهاتە ناو بازنەی ئیسلام؟ بێگومان نەخێر. ئەمە تۆ کاتێ دێتە ناو بازنەی ئیسلام ما يترتب عليه شت بە دوایە بێ. ئەمما بڵێ من بەس بەدەم لا إله إلا الله ئەکەم و ئیتر عەمەل ناکەم هیچ عەمەل بەشێک نییە لە ئیمان. ئیمامی بوخاری ئەفەرمێ دنیا گەڕام ئەم ساڵ گەڕام پرسیارم کرد ئەرێ ئیمان پێناسەکەی چییە؟ فەرمووی ئیمان قەولە ئەبێ بەدەم بیڵێ و عەمەلیشە ئەبێ بەکردەوەش ئەنجامی بدەی. ئەمە دێتە ڕێمان. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.